بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن سڵاوی خی گەورەتان لێبێوەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە و ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەش دەکەم. لە باس خواسی ئەمڕۆماندا باس لە گرفتەکانی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان دەکەین. 26 ساڵە شارەزایان و دڵسۆزانی بواری پەروەردە هەمیشە سکاڵا و گلەی ئەوە دەکەن کە ڕەوشی پەروەردە ساڵ بە ساڵ بەرەو خراپی و بەرەو تیاچوون یا بەرەو هەڵدێران بەرەو ئاکام و سەرنجامێکی ناهەموار هەنگاو دەهاوێ. کێ بەرپرسی ئەم دۆخ و ڕەوشی پەروەردەیە لە هەرێمی کوردستان؟ بۆچی دەستگا لایەنە پەیوەندیدارەکان کاربەدەستان و دڵسۆزانی حکومەت یا لە هەرێمی کوردستان نەیانتوانیوە لە ماوەی 26 ساڵی حکمڕانی خۆیاندا یا لە دوای پرۆسەی بەناو ئازادکردنی عێراقدا کە خۆشگوزەرانیەکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کردووە نەیانتوانیوە گرفت و خەوشەکانی پەروەردە چارەسەر بکەن و هیچ نەبێ ڕەوشی پەروەردە یا ئاستی پەروەردە و فێرکردنی کوردستان بگەیەنە ئاستی یەکێک لە وڵاتەکان ناڵێن وڵاتە ئەوروپیەکان بگرە بنیانگەاندۆتە ئاستی یەکێک لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاستی وڵاتە دواکەوتوەکانیشدا. لەم بەرنامەیەدا باز لەو گرفتانە دەکەین. ئەو گرفتانە کامانن کە تاوەکو ئێستا ڕەوشی پەروەردە یا بواری پەروەردە و فێرکردن بەدەستیانەوە دەناڵێنێ. کێن ئەو کەسانەی کە بەرپرسیاری سەرەکی یا بەرپرسیاری یەکەمن لە دروستکردنی ئەم دۆخ و ڕەوشەی بواری پەروەردەدا؟ ئایا قەیرانەکانی هەرێمی کوردستان کە ماوەی 3-4 ساڵە بەرەوکی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی و پەروەردەی بە شێوەیەکی تایبەت گرتووە، ئەمانە چه ڕۆڵێکی خراپیان هەیە لەسەر زیادبوونی گرفتەکانی بەردەم پەروەردە؟ چۆنی بتوانرێ چارەسەرێکی گونجاو یام ڕزگارکردنێکی بواری پەروەردە بدۆزرێتەوە بۆ ئەوەی ڕەوشی پەروەردە زیاتر بەرەو داڕوخان و بەرەو دواوە هەنگاو نەهاوێ؟ کێن ئەو کەسانەی؟ ئایا هەر ئەو کەسانەی کە بوونەتە گرفت و کێشە و لەمپەر لە بەردەم بەرەو پێشەوە چوونی ڕەوشی پەروەردە هەر ئەو کەسانن کەوا دەتوان ببنە چارەسەرکار و چارەسەرێ بۆ دۆخ و ڕەوشی پەروەردە بدۆزنەوە، یا ئەو کەسانە کێن و کێ دەتوانێت چارەسەرێک بۆ ئەم دۆخ و ڕەوشە بدۆزێتەوە؟ بۆ مەبەستە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانداری زۆر بەڕێز خات و چنار جەلال بڕیاردەری لیژنەی پەروەردە لە ئەنجومەنی پارێزگای هەولێرم کردووە و پێکەوە باز لە گرفتەکانی بەردەم پەروەردە لە هەرێمی کوردستان دەکەین. خات و چنار سڵاوی خوارد لێبێ و زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سڵاوی خوا لە بەڕێزشت سپاس بۆ میوانداریم بۆم بەرنامێ. زۆر سپاس، زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی باسوخواز. سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ دەکەم کە لە ئێستادا ڕەوشی پەروەردە لە کوردستان لە چه ئاستێکدایە؟ بەڵێ، سەرەتا بەناوی خوددا لە ئێستادا ڕەوشی پەروەردە لە ئەو پەڕی ئاستی خراپیدایە و هەروەها ئەتوانین بڵێن هیچی بەسەر هیچیەوە نەماوە و بەتەواوی فەشەلی هێناوە. بۆچی ڕەوشی پەروەردە فەشەلی هێناوە؟ وەکو جەنابەت ئاماژەی پێ دەکەی ئەتوانی فەشەل هێنان واتە ئیتر گەشتۆتە بنبەست، گەشتۆتە کۆتا خاڵی ئەم پرۆسەی کە پێویستە هەر بەردەوام بێ و هەنگاو بهاوێ. بۆچی فەشەلی هێناوە؟ بەڵێ، هۆکارەکان زۆرن. یەکەمیان ئەساسێکی پەروەردەیمان نییە کە بریتێ لە مامۆستا قوتابی پرۆگرام دایک و باوکێ قوتابی لایەنی بەڕێوەبردن. خاڵی یەکەم. خاڵی دووەمش فەلسەفەی پەروەردەیمان نییە کە قوتابی بۆچی بخوێنێ و مستەقبەلی بۆ چییە. و خاڵی سێمش نەبوونی یاسای پەروەردە. کوێستاکانە وەزارەتی پەروەردە یاسایەکی نییە تایبەت بەخۆی بێ و کارەکان بە پێی یاسایەک بەڕێوەبرێت. ئەمان هەمووی هۆکارگەلێکن و زۆر هۆکارگەلی ترشێکەوەی کردووە کەرتی پەروەردە بە تەواوی فەشەل بێنێت و داڕوخانێک تەواوی بەخۆی بینیوە. زۆر باشە. ئەو سێ خاڵی کە جەنابەت ئاماژەت پێ کرد، کێ هۆکاری سەرەکی سەرهەڵدان یا دروستکردن و خوڵقێنەری ئەو سێ کەسایەتی ئەو سێ خاڵەیە کە جەنابەت کردتنە هۆکاری فەشەلهێنان و بەرەو دواوەچوونی ڕەوشی پەروەردە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ، خۆی دروستکردنی ئەو خاڵانە ئەبێ حکوومەت دروستی بکە کە ئێستاش فەشەل هێنا حتمەن هەر ئەبێ بڵێن حکوومەت خەتابارە لە فەشەل پێهێنانی ئەو کارتە.
چونکە ئەو ئەساسیەتانەی دانەناوە فەلسفەی پەروەردەی دانەناوە یاسایەکی دانەناوە 26 ساڵە حکومڕانیمان هەیە تا ئێستاکان یاسایەک دانەندرای پەرلەمانمان هەیە تا ئێستا یاسایەکی دەرنەکردەوە بۆ کارتی پەروەردە حتمەن ئەرەبێ حکوومەت و پەرلەمان خەتابار بن لەو حاڵەتانەدا. کاتە ئێمە دەتوانین بڵێن ئەم ڕەوشە خراپە بەرەنجامی 26 ساڵی حکومڕانی نەزانانەی دەسەڵاتدارانی کوردستانە، واتە ستەمە ئەگەر هەموو خراپی ڕەوشەکە بخەینە سەر 3 تا 4 ساڵی قەیرانی هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە، کەواتە توانین بڵێن ئەم ڕەوشە هەر لە دوای ڕاپەڕین و لە ساڵی 90ەکانەوە تاوەکو ئێستا بەردەوامە و هۆکارەکەی کەڵەکەبوونی ئەو هەموو گرفت و بێبەرنامەی و بێپلانیە بووە کە لەلایەن کاربەدەستان و لایەنە پەیوەندیدارەکانە بەرامبەر بە ڕۆژی پەروەردە هەبووە. بەڵێ ئێمە گەر بێت و سەیری کێشەکان بکەین ئەبینین لە سەرەتای دەسەڵاتی کوردیەوە ئەگە پێشترش هەبوو بێ کە دەسەڵاتی کوردی بڵند دەسەڵاتی بەدەستگرتووە هەوڵێکی نەداوە بۆ ئەو بۆ چاکردنی کارتی پەروەردە، یان بڵێن پلانی نەبووە بۆ چاکردنی بڵێن کارتی پەروەردە و ئەو کێشانەش ڕاستە لە سەرەتادا هەبووە، بەڵام نەک چارەسەر نەکراوە بەڵکو کە ئیهمال کراوی چارەسەر نەکرا ئەو کێشانە ڕۆژ بە ڕۆژ بەرەو گەورەبوون چووە هەتا وای لێ هاتووە هەر کێشێکی بچووک بێتە کێشێکی گەورەی ئێستاکانە. ئەمە لەلایەکی ترش ئەم 3-4 ساڵەی کۆتایی وای کردوە قەیرانی دارایی و ئەوەی کەوە بەوای کردوکەوە کێشەکان بەرەو زیاتر بچێ و پێشم وایە حکوومەتی هەرێم خۆی هۆکار بووە. بۆچی هۆکار بووە؟ لەبەرەوەی نەک ئەو کێشانێکەوە لە کۆنا هەبوو چارەسەری نەکردەوە، بەڵکو ئەم 3-4 ساڵەوە پێشترش هەڵدا خۆی کێشەکانی زیاتر کردووە. ئەگەر ئەتەوێ نمونەش بۆ بێنمەوە بۆ نمونە ئەگەر بینای قوتابخانە وەربگرین بە بچووکترین نمونە، خۆمە لە سەرەتادا قوتابخانەی پێویستمان نەبوو، چەند گوند هەبووە قوتابخانەی نەبوو، بە کۆمەڵە گوند هەبووە یەک قوتابخانیان هەبووە لە ناو شارەکانە قوتابخانەی کەم هەبووە بە دەلیلی ئەوەی کەوا ژمارەی قوتابی زۆر بووە لە ناوپۆلەکاندا، لەگەڵ ئەوەی کەوا قەیرانی داراییش نەبووە پارەیەکی باشش هەبووە، کەچی حکوومەتی هەرێم نەچووە بودجەیەکی باش تەرخانکە بۆ کارتی پەروەردەوە قوتابخانەی پێویست دروست بکە بێت و ئەگەر ئەو کاتە قوتابخانەی باش دروست بکرایە لەوانەیە ئەم 3 ساڵەی قەیران یعنی کێشەکە بچووکتر بووە، کەمتر کاریگەری هەبووە، بەڵام ئەو لە سەرەتادا کە هیچ بەو شێوەیە چارەسەری نەکردووە، ناڵم هیچ قوتابخانە دروست نەکراوە، دروست کراوە بەڵام زۆر کەم بۆ هیچ بە پێویست نەبووە، ئەوە هەر بێ لەوەی بەڵگەیکەوەمانێکەوە ژمارەی قوتابی بەردەوام زۆر بووە. بەردەوامش لە کوردستاندا قوتابخانە 2 دەوامی و 3 دەوامیشمان هەبووە، تاکو بە دەگمەن قوتابخانە هەبووە کە 1 دەوامی بێ. ئێستاشی بەسەرەوە بێ ئەم بۆ 4 ساڵ زیاتر ئەچێکەوە هیچ قوتابخانەیە دروست نەکراوە و ئێستا لەوانێ بڵێن بەهۆی قەیرانی داراییەوەیە کە لە حکوومەت پرسی ئەڵە بەهۆی قەیرانی دارایی ئەم کێشەی دروست بوو، بەڵام ئەی پێشتر ئەتوانرا قوتابخانەی پێویست دروست بکرا، ئەتوانرا بودجەیەکی باش تەرخان بکرای بۆ بکەرتەوە بۆی ئەو کێشەی دروست نەبێ. ئەوە یەک نمونەیەکی بچووکە و لە هەموو بابەتەکان تر هەر بە هەمان شێوەیە بۆی ئەماڵێن حکوومەت نەک و چارەسەری نەکردەوە، بەڵکو هەر بە هیمالی و بەکەم تەرخەمی بەڕێ کردووە و ئەم 3-4 ساڵەش خۆی کێشەی زیاتر کردەوە. نمونەشمان هەیە. زۆر باشە. چنارخان بۆچی وەکو ئەڵێت کاربەدەستان و حکومڕانانی کوردستان لە ماوەی ئەم 26-27 ساڵی ڕابردوودا ئەوەندەی لە خەمی کۆکردنەوەی سەروەت و سامان و داگیرکردنی ئەرزومەڵک بوون بۆ خۆیان هیچ کاتێت وەکۆڵە بیریان لەوە نەکردوێتەوە کە ڕەوشی پەروەردە بەرەو باشە بن یا هەموو بوارەکانی دیکە؟ بۆچی شارەزایان و دڵسۆزانی بواری پەروەردە، مامۆستایانی جامعە، ڕێکخراوەکان، چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی نەیانتوانیوە ڕەوشی پەروەردە لەم هەڵدێران و تیاچون و داڕوخانە بپارێزن، یا هیچ نەبێ هۆشیاریەک بدەن بە کۆمەڵگە کە ڕەوشی پەروەردە ڕۆژ بە ڕۆژ بەرەو لاوازی و بەرەو خراپی و بەرەو دواوە دەچێتەوە؟ ڕاستی ئەوانەی کە باست کرد ئەو توێژانە هەمووی ئەگەر بە تەواویش نەبێ ڕۆدی خۆیان بینیوە باسییان کردووەوە، هەوڵیان داوەکەوە چارەسەری بۆم کێشانە بدرێتەوە، بەردەوامش باس کراوە. ئێمە گەر بێت و سەیری ڕاگەیانەکان بکەین، ئەگەر هەموو کەناڵەکانی ڕاگەیانش نەبێ لە هەندێکیان بەردەوام باسی و کێشانە کراوە، بەڵام حکوومەت گوێی بۆ نەگرتووەوە، هەوڵی نەداوەوە. ئەو کەسانێکەوە لە دەسەڵات بوونە، کەسانی دڵسۆز نەبوونە و یان کەسانی پسپۆر نەبوونە، کەسانی وابوونەکەوە نەیانزانیوەکەوە
بڵێن کارتی پەروەردە بە شێوەیەک بەرەو پێشە چیە و چ پێویستە بوو چ پێویستەکە بۆی کارتی پەروەردە بەرەو پێش بچێ بۆیە بینین ئەگەر بێتەوە ئەوانە قسەشیان کردبێ لەسەری و کێشەکانشیان دەستنیشان کردبێەوە خەڵکشیان ئاگادار کردبێتەوە لێ ئەبینین هیچ کاریگەریەکی نەبوو بەسەر دەسەڵاتەوە دەسەڵات هیچ گوێ بۆ نەگرتون و هیچ هەوڵی نەداوەکەوە ئەو دۆخی یان کارتی پەروەردە بەرەو باشتر بەرێ. کامەیە ئەو باسکردنە ینی بۆ نوێ تا سەرەتای 2014 کە موچە و بژێوی بەشێک لە مامۆستایان و بواری پەروەردە بەرەو کەمی و بەرەو نەمان نەچووە یانی نەمان بیستوە لە هەرێمی کوردستان خۆپیشاندانێ بۆ چاکردنی ڕەوشی پەروەردە مانگرتنێک بەرزکردنەوەی راپۆرتێک ینی بۆچی لە ماوەی 22 ساڵی سەرەتای بەر لە قەیراندا ینی دڵسۆزانێک نەبوون باز لەم کێشە و گرفتانە بکەن لە ڕۆژنامەکان بڵاو بکرێتەوە خۆپیشاندانی بۆ بکرێ بگەێنێتە لایەنە پەیوەندیدارەکان یان بۆ منە تەنانەت لایەنی نێودەوڵەتی لێ ئاگادار بکرێتەوە. بەڵێن جالێر بەپی پرسیارەکە دەتوێت بڵێم خەڵکش خەتابارە بەڵێ ڕاستی وایە تا ئێستاکانە نەمان بینەوە بایکۆت بکرێ خۆپیشاندان بکرێ بۆ غەیری موچە هەرچەندە کە وتم باس کراوە باسی کێشەکان کراوە بۆ نمونە بە حزبیکردنی دام و دەستگاکان خوێندنیان کارتی خوێندن باسی ئەوانە کراوە زۆر لەسەری قسە کراوە زۆر ئەریزنەوەی بەرنامەی تەلەڤیزیۆنی لەسەر باس کراویان ڕێکخراوەکان باسییان بەڵام بەڵێ فعلێنە تا ئێستاکانە نەبایکۆت و نەخۆپیشاندان هیچ شتێک بۆ غەیری موچە نەکراوە ینی خۆشمان نەزانیکەوە ئەو کێشانە هەر موچە نەبوو ینی موچە لەم قەیرانیدارەیە دروست بووە پێشتر کێشەکانی تر هەرە بۆ تا ئێستاکانەش هەرماوە بەڵام فعلەن بۆی نەکراوە ینی توانی بڵێن فعلەن خەڵکش کەم تەرخەم بووە بەڵام ئەگەر خەڵک کەم تەرخەم بووە حکوومەتش خۆ نابێ چاوەڕێ بکات تاکو خەڵک خۆپیشاندانەکە تاکو خەڵک داواکاریەکان جا خۆی بێ ئەو کەرتە چاک بکەن هەر کاتێکی تر بێ نابێ چاوەڕێ بکە خەڵک داوا بکان جا خۆی چاکارە بێ یعنی لێرەدا هەر پێم وایە خەتابارە گەورەکە حکوومەتە چونکە ئێشی حکوومەت ئەوەیە خزمەتی خەڵک بکاوە خۆی کارتەکان بەرە و پێشەوە بەرێت. زۆر باشە چنارخان حکوومەت لە هەرێمی کوردستان بۆ منە تا چەند پرۆسەی پەروەردەی بەلاوە گرنگە یان تا چەند لە خەمی ئەوەدایە کە بواری پەروەردە هەرز نهێنێ و بواری پەروەردە یەکێک لە سێکتەرە گرنگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان. بەڵە خۆی نەک لە هەر لە هەرێمی کوردستان لە هەموو وڵاتێکدا سێکتەری پەروەردە لە سێکتەرە هەرە گرنگەکانە بەڵام بە پێی قسانش کە پێشتر کردمان و پێی ڕەوشەکەکەوە دیارە حتما حکوومەتی هەرێم هیچ کارتی پەروەردەی لە لا گرنگ نەبووەوە هیچ گرنگێکی پێ نەداوە ئەگەر لە لای گرنگ بووە لە پێش قەیرانیدارایی وەکو پێشترش باسم کرد ئەگە کەمترین شت دەیتوانیکەوە بودجێکی باشی بۆ تەرخان بکە لە وڵاتە پێشکەوتەکانە بینین کەمترین بودجەکە تەرخان کرابێ بۆ کارتی پەروەردە 20% بودجەیە بەڵام لە کوردستاندا بۆ شێوێ نەبووە ئەوەشی کە بۆی تەرخان کراوە زۆر یعنی نسبەتێکی زۆر زۆر کەمی کە خراوەتە خزمەت کارتەکە باڵکو زیاتر بە گەندەڵی و باملاولادا سەرف کراوە و بە شتی بێبایەخ سەرف کراوە و ئەوە شکستێش سەرف کراوە هیچ کاریگەرێکی جابینە بە بەسەر پەروەردەدا. باشە زۆر باشە بەرپرسی یان بەرپرسیاری سەرەکی و یەکەمی خراپی ڕەوشی پەروەردە لە هەرێمی کوردستان کێیە؟ حکوومەتە وەزارەتی پەروەردەیە مامۆستایە خوێندکارە خراپی منهەجە نەبوونی بینایە چ کەسێ یا چه بوارێ لەم بوارانە ڕۆڵی سەرەکی و بەرپرسیاری یەکەمن لە خراپبوون و بەرەو دواوەچوونی ڕەوشی پەروەردە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ خۆی حکوومەت چێ حکوومەت ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیرانش بریتێ لەو چەند وەزیرێکەوە لەوێن و ئەو وەزیرەشی کوا تایبەتە بە کارت پەروەردە تەبعاً وەزیری پەروەردەیە هەتا ئێستاکانە ئەرۆک پێشتر باسمان کرد ئەگەر یاسایەکی پەروەردەیمان نەبێ یعنی ئەو کۆمەڵە وەزیرێکەوە یەک بە دوای یەکدا هاتوونە لە وەزارەتی پەروەردە بۆچی داوا نەکردەوە یاسایەکی پەروەردەی هەبێت تاکو بە پێی ئەو یاسایە کارەکانە جێبەجێ بکەن یان بۆچی داوایان نەکردەوە بودجەیەکی باش تەرخان بکرێ بۆ کارتی پەروەردە خۆشمان نەزانین زیاتر ئەو وەزیرانێکەوە لە وەزارەتی پەروەردە بوونە لە حزبی دەسەڵات بوونە نەکو لە حزبەکانی تر یعنی دەسەڵاتیان هەبووە کە
داوا بکەن بودجەیەکی باش تەرخام کرێ بۆ کارتی پەروەردە ئەگەر بێت و بە قسەشیان نەکرابێ و داوایان کرد بە قسەیان نەکرابێ هەرچەند نەشم بیستۆ بۆ شێوەی داواکرابێ تەنها ئاخر وەزیر بەڵێ داوای کردووە کەمکەمە ئەوش لە کاتی قەیرانیدارایی داواکراوە پێشتر داوا نەکراوە وەگەر بێت و گوێشیان بۆ ڕانەگیرا بەڵام پێش قەیرانی دارایی بای خۆی پارە هەبوو و ئەتواندرا ئەگەر ئەو کاتە بناغێکی پتەودا بندرە هەوڵێکی باشی بۆ بدرا ئێستاکانە بەم سوێ ساڵە کاریگەرێکی بۆ شێوەی نابوو ئەگەر هەشی بووە کاریگەرەکە حتمما کەمتر بوونە ئێستاکانە بە تەواویدا بڕوخێ. زۆر باشە چنارخان قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان کە باسمان کرد ماوەی 4 ساڵە هەموو بوارەکانی ژیان و بەڕێوەبردننی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەرەو دواوە بردوتەوە کاریگەریەکی سلبی هەبووە لەسەر هەموو جومگەکانی دەسەڵات و بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان. بواری پەروەردە یا پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان لەکوێی ئەم بەرەو دواوەچوونەدا یام قەیرانی دارایی ئەو کاریگەریە کامە بووە کە لەسەر ڕەوشی پەروەردەی دروست کردووە؟ ئەگەر بێت و بە خاڵ باسی بکەین ئەبینین لە سەرەتادا قەیرانی دارایی بۆتە هۆی ئەوەی کەوا ژمارەی مامۆستا بەرەو کەمی چۆش بەهۆی ئەوەی 15,000 مامۆستا لە ئێستادا ئامۆڵەتی بە موچەیان کردووە و هەروەها 30,000 قوتابی وازیان لە خوێندن هێناوە. ئەمەش یعنی ئەم ژمارەیە بڵێن ژمارەیەکی تازە نییە لەوانەیە ئێستاکانە ئەوی پارە لەوانەیە بۆم ساڵ زیاتر بوێ ژمارەکە هەروەها لە 4 ساڵ زیاتر هیچ بینایەکەش دروست نەکراوە وەی ترشێ. زۆر باشە. کێشەی بیناکان قوتابخانە کۆنەکان نەبوونی بینای شیاو بۆ بواری پەروەردە و خوێندن چ ڕۆڵێکی خراپی هەبووە لەم ڕۆوە کە ڕەوشی پەروەردەی بەم ڕۆژە گەیاندووە؟ بەڵێ خۆی ساڵانە کارتی پەروەردە پێویستی بە دروستکردن 200 قوتابخانە هەیە و هەروەها 25% قوتابخانەکانش لە ئێستادا پێویستیان بۆ یەکەوە بڕخوێندرنەوە سەر لە نوێ دروست بکرێنەوە هەروە ژمارەیەکی ترش پێویستیان بۆیە تەعمیر بکرێ بێجگە لەوکە لە ساڵانی پێشووترش بە پێی پێویست قوتابخانە دروست نەکراوە ئێستاکانە لەم 3-4 ساڵی قەیرانشدا ئەوانەی کە باسم کرد هیچی نەکراوە وای لێ هاتووە ژمارەی قوتابخانە و بینای قوتابخانە زۆر کەمە و لە هەموو قوتابخانەکان دوو دەوامیە و ئەو قوتابخانانەی کە هەشن ژمارەیەکی زۆریان زۆر کۆنا و ژمارەیەکی زۆر شیان ژمارە قوتابی تێدا زۆرە چکە پۆلەکانیان کەمە و هەروەها لە هەندێک شوێن بڵێن وەکو گوتم چەند گوندێک یا قوتابخانەکانە بینی جاروا هەیە لە ناو چەند ژوورێکی قوڕایە ئەبینین هەندێک قوتابخانەیە ناو شاری هەولێر لە ناو کابینەدایە بە مەرجێک قوتابخانەکە ئامادەیشە لە ناو کابینە دەخوێنەوە هەروەها ئەبینین ئەو بینایانەی کەوا ئێستا هەیە زۆری کە پێشتر شەقی بردو ئێستاکانە درزەکانی گەورەتر بۆتەوە بەڕادەیەک قوتابخانەی وایە مامۆستا و قوتابی بەترسە و دەرسیتیا خوێنن. زۆر باشە. چنارخان بە درێژایی مێژووی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە ئەم 26 ساڵە بکەینە نمونە تەواوی ئەتوانین بڵین لە 95 تا 90 ئەو وەزیرانەی کە بوونەتە وەزیری پەروەردە و بە حساب کەسی ئەەکەم بوون لە بواری پەروەردەدا کەسانی عسکەری و سەرباز و بەرپرسی لق و کۆمیتە و مەڵبەندەکان بوون ینی بەپێی ئستحقاقات یان بەپێی مافی حیزبایەتی ئەم پۆستە گرنگە کە لە هەموو وڵاتاندا یەکێکە لە پۆستە گرنگەکان پۆستە سیادیەکان دەدرێتە کەسانی شارەزای بواری پەروەردە با کەسێک بێت دژایەتی حیزب و دەسەڵاتی ئەو وڵاتەش بکە بەڵام لە هەرێمی کوردستان کەسێک کەوا پێشڕەوی حیزبایەتی بێ یان لە شاخ خزمەتێکی هەبێ هەمیشە پۆستەکان بە تایبەت پۆستی وەزیری پەروەردە دراوە بۆ جۆرە کەسانە ئەمە یەکێک نییە لە گرفتە سەرەکیەکان کەوا ئەم کەسە سەربازیە ئەم بەرپرسی مەڵبەند و کۆمیتە و لەقا هیچ ئاگای لە ڕۆژی پەروەردە نیە و پێچێت لەوە چێ شەهادەیەکی باشی نەبێتەوە لە ئاست وەزیرایەتەکەی ئابێ. بەڵێ حتمما ئەوە هۆکارێکی سەرەکێ بۆ نمونەگەر کەسێک کە وەزیرە و پێشتر خۆی خوێندنەکەی بەڕێکپێکی بەڕێوە نەچوێ من نامانەوێت ئەوانەی کە خەباتی شاخیان هەبووە لە گرنگیان کەم بکەینەوەیان خەباتەکەیان بەکەم بنرخێنین حتممانەوەش نرخی خۆیە بەڵام کارتی پەروەردەیان هەر کارتێکی تر کە کەسێکە کرێ بە وەزیر ئەبێ توانایەک و شارەزایەک و پسپۆرێکی هەبێکەوە بتوانێت ئەو کارتە لە زیاتیەوەی بەرەو داڕوخان و بەرەو فەشەل بیبە بەرەو سەرکەوتن بیبە حتمما پێویستە لەو
حاڵەتەدا بێ کەسانێک دابدرێ خۆی خوێندێکی ڕێکوپێکی بەڕێکرد بێ و کەسێک بوو بێ ئاستی زیرەکی لە کاتی خوێندندا ئاستێکی زیرەکی باشی هەبوو بێ و شارازایەک دوایش کە دوای تەواوکردنی شارازایەکی باش هەبێ لە بواری پەروەردەدا و ئەگەر بێت و بڵێن شەهادەی بەرزی هەبێ بۆ نمونە خوێندنی ماجستێر تەواوکرد بێ خوێندنی دکتۆرای تەواوکرد بزانێ ئایا قوتابی بە چ شێوە خوێندن تەواوکە ئایا لە ناوەندی خوێندندا قوتابی پێویستی بە چییە وەروەها مامۆستای بینی بێ بەڵێ یان لە کارتی پەروەردەدا بەڕێوەبەری ئەوانەی بینی بێ هەمووی باشتر ئەزانێ ئایا کارتی پەروەردە چوەکو قوتابی پێویستی بە چییە و چوەکو مامۆستا پێویستی بە چییە و بۆ نمونە هەرێمی کوردستان لە بۆ نمونە لە پرۆگرامەکە پێویستی بە چییە ئایا و خەڵکە چۆن پەروەردە بکرێن و پێداویستیەکانی بێجگەلەوەی کەەوە پێداویستەکانی خوێندن ئەوان هەمووی دابین بکرێ هەمووی بزانندرێت چی پێویستە چی پێویست نییە و بۆ نمونە کەمترین شت لە کوردستاندا ئێستا بین قوتابخانەکان بێنەوتن بزانێکەوە ئەگەر یەکێ خۆی بە و ڕێگای ڕۆشت بێ خۆی زانێکەوە مەرحەلانەی بڕی بە خۆی زانێکەوە بەڵێ لە دوای بۆ منە وەزیر کە کەسی یەکەمی بواری پەروەردەیە هەر لە مدیر عامێکەوە لە بەڕێوەبەری پەروەردەی یەکێ لە ناحیە و قەزاکانەوە هەتاوەکو بەڕێوەبەری قوتابخانەیەک هەتاوەکو دامەزراندنی مامۆستایەک بە تەزکیە و بە پشتگیری و بەکۆڵێ بە دەست پشتێنانی حیزبی نەبێ ئەم کەسانەدا نامەزرێن واتە هەر لە وەزیرەوە هەتاوەکو بەڕێوەبەری قوتابخانەیەک تا گواستنەوەی مامۆستایەک لە قوتابخانەیەک و بۆ قوتابخانەیەکی تر و تعینکردنی هەمووی بە تەزکیە و بە پاڵپشتی حیزب دەبێت واتە حیزب کاریگەری و هێمنەیەکی خراپ و نێگەتیڤی بەسەر ڕەوشی پەروەردەوە هەیە ئەماش یەکێک دیکە نیە لە گرفتەکان کە بۆ منە حیزب هەڵسوڕێنەر و حیزب بڕیاردەر و ئاراستەکەری پەروەردەیە لە هەرێمی کوردستان بۆیە بەم ڕەوشە گەیشتووە بەڵێ حتمما ئەوەش هۆیەکی سەرەکیە لە ئەوەی کە کارتی پەروەردە فەشەلی هێناوە ئەگەر بێت و ئەو کەسانە بەهۆی حیزب بوونیانە و نەچووناتە ئەو شوێنانە حتمما ئەو کەسانی کە بۆ هۆی حیزب بوون چوونەتەوە شوێنانە هەر بەو شێوەش کارەکانی خۆیان جێبەجێکەن زیاتر گرنگی بەو کەسانادەنکەوە لە حزبەکەی خۆیانە و زیاتر طبعاً حزبی دەسەڵاتە ئەو کەسانێکەوە بەهۆی تەسکەی حزبیەوە وەرەگرن زیاتر لەوەی کەەوە کەسێک بەهۆی یان ئێستاتوانم بڵم هەر نییە کە کەسێک بەڕێوەبەر بێت و لە حزبی دەسەڵات نەبێ ئەمە ژوای کردووە ئەو ڕێنمایی و ئەو ڕێنمایی و بڕیارانێکەوە وەزارەت دەریەکە ئەوانە زیاتر ئەگەر بێت و لە زەرەری قوتابخانەشدا بێت لە زەرری قوتابی وێ لە زەرری مامۆستا بێ جێبەجێکەن و گوێ پێنادەن مەرجێت چکام و بڕیارێکیان هەموو ڕێنماییەک لە قازانجی ئەو قوتابی و مامۆستایان بیان و ئێستا بۆ نمونەگەر بایکۆتی مامۆستایان وەربگرین ئەبینین کە مامۆستایان بایکۆتیان بۆ کردکەوە موچەکەیان وەربگرن بەڵام هەندێک لە بەڕێوەبەرەکانیان ئامادە نەبوون کە بایکۆت بکەن و پشتی مامۆستا بگرن ئەو شەر بەهۆی حزبی بوونیانەوە بوو. زۆر باشە چنارخان بایکۆت و مانگرتنی سەرتاسەری مامۆستایان بە تایبەت لە شاری سلێمانی من ناڵێم بایکۆتەکە بە باری سلبیە بە باری ئیجابیا کاریگەری هەبووە با من لە جەنابتان پرسم چ کاریگەریەکی هەبووە لە خراپ بەڕێوەبردن یان بەونە بە ئاراستەکردنی بواری پەروەردە یا بە باشکردنیدا ئایا بایکۆت و مانگرتنی مامۆستایان وازهێنان لە هۆڵەکانی خوێندنەوە و ڕۆشنەوەی قوتابیان بۆ ماڵی خۆیان توانیویەتی ڕەوشی پەروەردە بەرەو باشە بە یان زیاتر بەرەو خراپە و بەرەو دواوەی باتەوە؟ بەڵە خۆی لە سەرەتادا ئەبێ بڵێن بایکۆت پەرچەکردارە نەکو کارێک بێ کە مامۆستایان پێڵستا بێتن ئەوش بەهۆی پێنەدانی موچەکانیانەوە بووە یعنی وەکو نەیانویستووەکەوە بە بێموچە دەوام بکەن و ماوەیەکی زۆر کە لە کاتێکدا ڕاستە ئێمە قەیرانی داراییمان بەڵام قەیرانی داراییەکەش خوانزانی دروست کراوە ئەمەش وەکو داواکردنێکی مافی خۆیان ئەو بایکۆتیان کردووە و حەق بە مامۆستایان ئەدەین کەەوە بایکۆت بکەن و پێشمان باش وایە کارێکی باشیان کردو نەکو خراپیان کردێ بەڵام وەخۆشیان مامۆستایان پێیان وایە ئەمە کارێکی ئیجابیە عەفوان بڵێن کاریگەری ئیجابی ئەبێ نەکو سلبیە بێت چونکە پێیانوێ قوتابی بە سەرشۆڕی پەروەردە نەکەن و قوتابێک پێ نەگەێنن کەەوە سەردانەوێنێت و بۆ هەموو بڕیارێکی باش و خراپ بە قسەیان بکە بەڵام لەلایەکی ترشەوە نایشارینەوەکەوە حتمما کاریگەری سلبی خۆشی هەبووە
بۆ نمونەکە قوتابیەک ماوەیەکی زۆر دابڕاو لە خوێندن زۆر بابەتەکانی لەبیر چۆتەوە کەسێتەوە خوێندن ئەبێ ڕۆژانە 6 دەرس بخوێنێەوە بە پەلە بابەتانە وەربگرێ حتما ئەو قوتابێ لەلایەنی جەستەی و لەلایەنی دەرونیشەوە ماندووە بێ مێشکی ماندووە بێ هەروە مامۆستاکەش کە ماوەیەک لە خوێندندا بڕاو دوایێتەوە خوێندنە بێ ڕۆژانە 6 دەرس بڵێتەوە زۆر ماندووە بێ بابەتەکە بە پەلە بڵێتەوە منهەجەکە بە تەواوی ناگوترێتەوە و پێویستە لەسەری لەو ماوەیەدا چەند ئەرچی ئەزمون و ئیمتیحانات هەموو بە قوتابیان بکات و دەرەجیان بۆ ئامادە بکات زیاد مامۆستا ماندووە بێ بەڵام بەهەر حاڵ ئێمە پێمان وانێ بایکۆت هەنگاوێکی خراپ بوو بێت چکە پەرچەکردداری پێنەدانی موچە بووە بەڵام لێرەدا ئەبێ حکوومەت ئەگەر بێت و لای گرنگ بواە ئەو بایکۆتەی بە هەند وەربگرایە نەیەشتایە ئەو کاریگەری سلبیانەی کە بەهۆی بایکۆتەوە دروستە بە نەیەشتایە ئەو بایکۆتە بەردەوام بێ بەڵکو چارەسەری موچەی مامۆستایانی بکردایە و مامۆستانی بگەڕاندایێتەوە بۆ هەوڵەکانی خوێندن و قوتابخانەکان دەرگان بکرایەتەوە دەست بکرێتەوە بە پرۆسی خوێندن و خوێندن بەردەوام بواە تاکو ئەو کاریگەری سلبیانە بەڵام ئەبینن حکوومەت زۆر بێباک بۆ لە ئاستی بایکۆتی مامۆستایان و ئەو کاریگەری سلبیانی کەەوە بایکۆت بەجێهێشتووە. زۆر باشە چنارخان لە کاتی بایکۆت و مانگرتنی مامۆستایاندا داواکاری سەرەکی ئەتوانین بڵین لە 90% داواکاریەکانی مامۆستایان گێڕانەوەی ماف و ئیمتیازاتی خۆیانە و ناردنی بەشە بودجە و بەبێ پاشەکەوت و کۆمەڵێ ماف و ئیمتیازاتی ترە واتە چاکردنی بواری پەروەردە پرۆسەی پەروەردە چاکردنی منهەج چاکردنی قوتابخانەکان کۆمەڵێ یاسا و پلانی دیکە کە ئێمە لە سەرەتای بەرنامەکە باز لەو گرفتانە دەکەین کە جەنابی شتامەژت پێدان لە باسکردنی مامۆستایاندا لە خۆپیشاندان و دروشمی مامۆستایاندا نابینرێت واتە بە ناردنی بەشە بودجەی مامۆستایان و بە گێڕانەوەی موچە و دەرامەتی مامۆستایان ئیدی بەبێ ئەوەی کە ڕەوشی پەروەردە چاپ کرێ وە کۆڵی ڕەوشی پەروەردە وەکو شەمەندەفەرێکی شەق و شڕ و بێتایە و بێ ئاراستە دەکەوێتەوە سەر ئاراستە خراپەکەی خۆی ئەمەش یەکێکی دیکە نیە لەو گرفتانە ئایا بۆ منە تەنها ناردنی موچە و بژەی مامۆستا ڕەوشەکەمان توانین بڵێن سەر لەنوێ بۆ چاگەکاتەوە بەبێ ئەوەی کە قسە لە یاسا و پلان و بەرنامە و داهاتی ڕۆژی پەروەردە بکرێت لە هەرێمی کوردستان؟ بەڵێ بەڵەکەمە بەسمەوە نییەکەوە موچە ئەو کێشانە چارەسەر بکە موچە تەنها کێشەی بایکۆت و کێشەی بێموچەی چارەسەرەکە ئەگەر بێت و مامۆستایانش تەنها بۆ ئەوە بایکۆتیان کردبێ خۆی ڕاستە مامۆستایان بۆ موچە بایکۆتیان کرد ئەوەش بڵێن لە ینی حەقی مامۆستایان بدەین مامۆستا چەند ساڵە داوای کردو ڕاستی ئەو کێشانی کە پێشتر هەبوو هەر داوا کراوە ئەگەر بێت و ڕاستە خۆپیشاندان و بایکۆتشی بۆ نەکرا بەڵام هەر بە شێوەیەک لە شێوەکان هەر داوا کراوە بەڵام ئەو کێشانە ئەوەندە حکوومەت بێباک بوو لە ئاستیدا تا گەیشت ئەوەی کەوا نەک ئەو کێشانە چارەسەر نەکا بەڵکو هاتە سەر ئەوەی کەوا موچەش لە مامۆستا ببڕێ حتما ئەوە ژوای کرد مامۆستا بێت و بایکۆت بکە و خۆپیشاندان بکە ئەو لەلایەکە لایەکشکە موچە دێ حتما هەر بێ موچەیەکە بڵێن چارەسەرەکەوە تەنها توانرێ بەهۆی موچەکە و مامۆستاکان بگەڕێنەوە هەوڵەکانی خوێندن و دەست بکرێتەوە بە خوێندن و بەڵام ئەگەر کێشەکانی تر هەوڵی بۆ نەدرێت چارەسەر بکرێت حتما هەر وەکو جاران چۆن تەنها دەوام خوێندن هەبوو بەبێ ئەوەی وەکو پێشتر باسم کردە فەلسەفەیەکی پەروەردەیمان هەیە نە یاسایەکی پەروەردەیمان تا ئێستا 26 ساڵ حکومڕانی کوردی یەک یاسایەکی پەروەردەیمانی خۆوانە چارەسەر نەکراوە بە چونەوەی مامۆستاش بۆ هەوڵەکانی خوێندن ئەوانە چارەسەر ناکرێت بێەوە پەرلەمان هەوڵ بەدات چکۆ لە پەرلەمان ئێستاکە 3 پرۆژە یاسامان هەیە کەوە پێشکەش بە پەرلەمان کراوە بۆ یاسایەکی پەروەردەی دامرێ بەڵام ئیهمال کراوە و پەرلەمان کاری لەسەر نەکردووە ئەمانە بیا بووی چارەسەر بکرێت خۆ موچەوانە چارەسەر ناکە. زۆر باشە چنارخان لە زۆربەی تەواوی وڵاتانی دنیادا بایکۆت و خۆپیشاندان و مانگرتنی هەر چین و توێژێ بێ کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر دەسەڵاتدارانە بێ و کاریگەری بەجێ دەهێڵێ و ڕاستەوخۆ دەسەڵاتداران لایەنە پەیوەندیدارەکان دێنە سەر خەت و زۆر جار وەزیر یا سەرۆکی وڵات یا کاربەدەستێ دەست لە کار دەکێشێتەوە بۆچی 4 ساڵە 3 ساڵە 2 ساڵی ڕەبەقە مامۆستایان هۆڵەکانی خوێندن بەجێ دەهێڵن بایکۆت دەکەن مان دەگرن چەندین دروشم بەگوێی دەسەڵاتداران دادەدەن بۆچی تا ئێستا کاربەدەستان وەزیری پەروەردە لایەنە پەیوەندیدارەکان ئاهوڕێکی جدیان لە داوا و خواستی مامۆستایان نەداوەتەوە ئەمە پێمان ناڵێت کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان زۆر کەم تەرخەم زۆر بێباکن زۆر بێبایەخانە سەیری ڕەوشی و پرۆسەی پەروەردە دەکەن لە هەرێمی کوردستان. ڕاستی نەک کەم تەرخەمنەوە بە بایەخ سەیری پەروەردەکەن بەڵکو من پێم وایە هەر خۆیان نایەنەوێ ئەو کەرتە
گەشەسەدن بەخۆی بینێ نانەوێ کارتی پەروەردە کارتێکی پێشکەوت و بێ نانەوێت تاکی کوردی پێشکەوتن بەخۆی و بینێەوە لە لایەنی پەروەردەیەوە پەروەردەیەکی باش بکرێ چکە گەربیان ویستایە ڕاستە ئێستا سێ چوار ساڵە قەیرانیدارایە هەنگاو بە هەنگاو ئەو داواکارانەی کە مامۆستایان هەیە بوو ئەگەر موچەشیان پێدابی نەکرێ خۆشتی تریان پێدابی نەکرێ ئەتوانن ئەو بابەتانێکەوە بە پارە ناکرێت بۆ نمونە یاسایەکی پەروەردەی لە پەرلەمان دەربچێندرێەوە بابەتەکان بە پێی یاسایان بڵێن پەروەردە بە پێی یاسا کارەکانی خۆی بەڕێوە بە پێم وایە چکە ئەگەر قسەیە چۆنێکش بێ ئەوە زیرەکانی پەروەردە چکە لە حزبی دەسەڵاتن دیارە ئەو حزب بەرنامەی وایەکەوە گوێ لە خەڵک نەگرێەوە خەڵک زەلیل بکە لە بندەستی خۆی داوە خەڵک پەروەردەیەکی نەبێ خوێندەوار نەبێ و ئەو خەڵکە نەزانێ لە مستەقبەلدا مستەقبەلی خۆی چییە چی بەسەر دێەوە بەردەوام بەو شێوەیە بژێکەوە چاوی لە دەست ئەوان بێەوە بەردەوام و بژێکەوە دوا ڕۆژێکی تاریکی هەیە نەزانێ سبینێ چی بەسەر دێەوە پلانێک نەبێ بۆی بزانێ ئایا سبینێ ئایستاکانە بخوێنیان نەخوێنێ ئایا خوێندی سبینێ ئەو خوێندە بە کەڵکی دێ بە کەڵکی نا پێم وایە حکوومەت خۆی بۆ شتانە دروست بێ نەکو چکە ناوێت چارەسەریکە کە ناوێت چارەسەریکە و ڕۆژ بە ڕۆژ خراپترێکە حتمما دیارە خۆی ئەوە بەرنامەتی زۆر باشە ڕەوشی پرۆسەی پەروەردە لە ناوچە جێناکۆکەکان بە بەتایبەت لە ئەو شارانەی بەتایبەت شاری مەخموور ئەوانەی کە دوای 16 ئۆکتۆبەر لەژێر سنووردار یان حکمی دەسەڵاتی کوردیدا نەما ڕەوشی پرۆسە و پەروەردە یان پەروەردە و خوێندن لەو ناوچاندا لە ئێستادا لە چ ئاستێکدایە؟ بەڵە خۆمان نەزانین کە ئەو ناوچە ناکۆکانە دوای 16 ئۆکتۆبەر بارێکی نائەمنی خراپ بەسەریان داهاتەوە مەش بۆ هۆی ئەوەی کەوە کۆمەڵ خەڵک ئاوەرە و دەربەدەر بن هەم لە قوتابی هەم لە مامۆستا و تا ئێستا زۆربیان نەگەڕاونەتەوە شوێنەکانی خوانەگە هەرچەند هەندێکشان گەڕاونەتەوە بەڵام زۆربەی نەگەڕاوەتەوە ئەم ماوەش ئەبینین دۆخی ئەمنی ئەو ناوچانە تۆزی هێمن بۆتەوە خوێندن دەستی پێ کردێتەوە بەڵام دۆخەکە بۆ شێوەیە دۆخی ئەمنیەکە بەو شێوەیە هێور نەبووتەوە تاکو خەڵکی بتوانێت بە تەواوی خوێنەکە بەڕێکپێکی بەڕێوە بچێەوە هەروەها نەبوونی کەمی مامۆستا چکە مامۆستاکان ئێستا لەو شوێنانەی کە ژمارەم لای ئاگادارم بۆ نمونە لە دووس 300 بۆ 400 مامۆستا هێشتا نەگەڕاوەتەوە ڕۆیشتونە لە شارەکە 3000 بۆ 4000 قوتابی ڕۆیشتونە و نەگەڕاونەتەوە ئەمانە هەمووی طبعاً وای کردووە خوێندنەکە بە باشی بەڕێوە نەچێەوە هەرچەندە کە خوێندن دەستی پێ کردوێتەوە ئێستاکانە بەردەوامیشە. زۆر باشە جەنابەت وەکو بڕیاردەری لیژنەی پەروەردە و فێرکردن لە ئەنجومەنی پارێزگای هەولێر و هاوکارەکانت لە ئەنجومەنی پارێزگا چیتان کردووە بۆ بواری پەروەردە یا چۆن داوا و خواست و گرفت و کێشەکانی مامۆستایانتان لەلایەک و ئەو کێشە و گرفت و قەیرانی کە لە ناوچەی مەخموور و ناوچە جێناکۆکانی دیکە هەیە تا چەند گەیاندوتانە یام هەوڵی چارەسەرکردنتان داوە و ئەم دەنگ و داواکاریانتان گەیاندۆتە سەروی خۆتان یان بۆ منە وەزیر بێ لایەنە پەیوەندیدارەکان بێ؟ بەڵێ ئێمە وەکو لیژنەی پەروەردە ڕاستە ئێستاکان یەکجار لەگەڵ وەزیری پەروەردە دانیشتوونە و کۆمەڵێک کێشە و گرفتمان بۆی باس کردووە بەڵام ئیتر هیچ داوای هەنگایەکمان نەبینیوەکەوە ئەو کێشانێکە ناومانتە بەردەستیەوەکەوە هەڵی بۆ بدا و چارەسەری بکە تەناوی ئەو کاتە بۆ هەندێکی وەکو بڵێ وعدی پێماندا بەڵام پاش ئەوە هیچوە هەندێکشی بە بیان و ئەوەی قەیرانی داراییە و چارەسەر ناکرێ و هەروەها ئەوە بۆ شێوە لە لایەنێکی ترشەوە ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای هەولێر تەنها دەسەڵاتمان بەسەر پارێزگای هەولێرەوە هەیە بۆ تەنها دەتوانین لە سنووری ئەو پارێزگایەدا ئیشەکانی خۆمان جێبەجێ بکەین بەڵێ بۆ موسەی مامۆستایان تەنها وەکو داواکار چکە ئیشی حکوومەتە ئیشی ئەمەنیە تەنها وەکو زۆر باشە چناخان بۆچی تا ئێستا حکومەت وەزیری پەروەردە پەیوەندیدارەکان نەیانتوانیوە وەڵامێکی مقنع وەڵامێکی دڵخۆشکە یا وەڵامێکەوە قەناعەتی تەواو بە مامۆستایان بهێنن بدەنە دەست مامۆستایان بۆ منە ئەبینین لە ساڵانی 90ەکاندا گوزەران و موجە و بوچە کۆمەڵێشت وای کردبوو کەوا خەڵک ئاسایی بوو لای یان ئامادە و بە 120 دیناریە و کاتە مامۆستایی بکە یا واز بێنە بڕوا ئیشێکی تر بکە بۆچی لە ئێستادا حکومەت
وەڵامێکی مقنعکار یان بۆ منە نهێنی ئەمە بە مامۆستایان بە خەڵک ناڵێکەوە ئایا موچە هەیە و پارە هەیە یان هەر نییە و پێویستە مامۆستای تر بە دوای ڕێگە چارێکی تردا بگەڕێ. ئێوە وەکو لیژنەی پەروەردەکە وەکو جەناب دامەش بکەی جارێک وەزیری پەروەردەتان بینیوە هیچ وەڵامێکی وەڵامێکی مقنعەکەی بە ئێوە داوەکەوە هیچ نەبێت دڵی مامۆستا خۆشکە ئیدی مامۆستا بۆ وەڵامێ یا بۆ بڕیارێکی خۆی یەکلای بکاتەوە؟ نەخێر هیچ وەڵامێکی دڵخۆشکەری پێ نەبووە تەنها ئەوەیە بۆ نمونەکە ئێستا لە ئێستادا موچەنیە ئەو بەهۆی یعنی گەڕاندێت و بۆی قەیرانی داراییە و پێی وا بۆ مامۆستا ئاسایی بکەوە مامۆستا بە و موچە پاشە کەوتکراوە بۆ چارەکە موچەوە داوامی خۆی بکە چکە قەیرانی داراییە و لە توانای ئەو دانیەکەوە موچەی مامۆستا دابێن بکە پێشیوانە بکەوە بایکۆتکردن نەک عەفوەن هەر بایکۆتکردنەکەی پێ خراپ تر چۆن پێی باشەکەەوە مامۆستا واز بێنێ و بچێ بە دوای بڵێن ژیانی خۆیدا بچێ بە دوای ئیشیکەدا. زۆر باشە لە سەرەتای بەرنامەکەەوە هەردووکمان هاوڕابووین لەوەی کە بەرپرسیاری یەکەم یا دروستکردنی ئەم کەش و ڕەوشە خراپەی پەروەردە حکوومەت بەرپرسیاری یەکەمە و هەموو خراپیەکە دەکەوێتە ئەستۆی حکوومەت. چارەسەرکردنی ئەم ڕەوشە لە ئەستۆی کێدایە؟ ئایا هەر حکوومەت دەتوانێت چارەسەری بکایام کەسانی دیکە چارەسەرکردنەکەیان دەکەوێتە ئەستۆ و سەرشان؟ بەڵێ هەم حکوومەت و هەم کەسانی ترش حکوومەت ئەبێ لەم بەدووە گوێ لە خەڵک ڕابگرێ و ئەو داواکاریانێکەوە خەڵکێتی مامۆستایان هەیەی بە هەندی وەربگرێ و بێ هەنگاو بنێ بۆ چارەسەرکردنیان هەروەها مامۆستایانشیان توێژی مامۆستان لە کەسانی شارەزا مامۆستایانی زانکۆ کەسانی سپۆر لە بواری پەروەردەیدا بێ هەموو ئەوانش کێشەکان بە تەواوی بە وردی دەستنیشان بکەن و بۆ نمونە گەر بێت و تای سەبەست بۆ موچە بایکۆت کرابێ خۆ پیشاندان کرابێ بێتتر ئەگە بمانەوێت چارەسەر بکرێ بێ بۆ ئەوانش هەمووی هەڵوێست وەربگرترێ هەوڵی چارەسەرکردنیان بدرێ زەخت بکرێت لە حکوومەت چکە بتەوێنێتەوێ ڕاستە ئەو لایەنان ناتوانن کێشەکان دەستنیشانکەن بەڵام ناتوان چارەسەری بکەن بێ داوای چارەسەرەکەی لە حکوومەت بکەن بەڵام ئەوەندە ئەتوانن ئەو لایەنانی کا باسم کرد کێشەکان دەستنیشان بکەن و زەختی زیاتر لە حکوومەت بکەن و چۆن بۆ موچە بایکۆت و خۆپیشاندان کراوە بۆ ئەوانش بکرێ. زۆر باشە کۆتا پرسیارم چنارخان لە نێوان بەرداشی بەغدا و هەرێم موچەی مامۆستایان چی بەسەر دێ؟ بەڵێ بڵێ چی بەسەر هاتووە ئێستاکانە خۆمان نەزانین کە لەم لستە موچەی کە ڕاگەاندراوە چەند ڕۆژێکە دەستکرا بە دابەشکردنی وەزارەتی پەروەردە وەزارەتی تەندروستی تێدانە بە بەهانەی ئەوەی کەوە حکوومەتی بەغدا موچە ئەنێرێ هەرچەندە مامۆستا مستحەقشەکە ئەم موچەی وەربگرێتکە موچەی مانگی دەیە و مامۆستاش لەو مانگی دەیەدا دەوامی خۆی کردووە ینی حەقوا بوو حکوومەتی هەرێم ئەو موچەی بە مامۆستا بدات بەڵام ئیتر حکوومەت ئەو بیانەی دۆزیەوە کە حکوومەتی هەرێم ئەو بیانەی دۆزیەوەکەوە ئەو موچەیە نەدا بە مامۆستا لەلایەکی تر شۆ حکوومەتی بەغدا ئەوش بە بیانووی وردبینیەوە کەەوە مانگە زیاتری پێچوە وردبینەکان تەواو نەکرا ئەو بیانەوە موچەکەی دواخستووەوە وای لێ هاتووە کە مامۆستایان سەرەتا پێ دڵخۆش بوون ئێستاکانە کەم کەم بەرەو بێهیوایی ئەچن و ئەبینی لە سلێمانیش کە ئەمە وەرزی دووەم خوێندن دەست پێ کردەوە دەستیان بە بایکۆت کردوێتەوە چونکە موچەکانیان لە بین ئەو دوو حکوومەتەدا هیچ نازان چی بەسەر هاتووە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز خاتوو چنار جەلال بڕیادە لیژنەی پەروەردە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر کە ئەمڕۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی بەرنامەی باس و خواز بوویت. بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش تا بەیگەشتنەوەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان دەگەم.